یەکێتی لە کەرکووک دژیمانەوەی ڕاکانجبووری لە پۆستەکەی بەیاننامەیەکی ناڕەزایی دەرکرد و پارتی بە هۆکاری مانەوەی ناوبراو دەزانێت. بەرپرسێکی کۆمەڵ لە کەرکووک ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی بە هۆکاری لە دەستدانی پۆستی پارێزگای کەرکووک و دەیان پۆستی دیکە لە شارەکە دەزانێت. ناکۆچی و ناتەبایی کورد بۆ خۆی لەناخۆی داوای لێکردووە کە هەم پۆستی پارێزگار و هەم زۆر پۆستی تریش لە کەرکووکە ئێمە لە دەست بدەین. هۆکارەکەشی ڕێک نەکەوتنی تەبانەبوونی هەردوو حزبی دەسەڵاتدارە بە دەرەجە یەک کە ناتوانن ڕێککەون لەسەر شتێ وان لێ هاتووە ئامادەن لەگەڵ نێیارێک خۆیانە هەموو گفتوگۆ و دانیشتن و ڕێککەوتنێک بکەن، بەڵام ئامادە نین لەگەڵ کووردا لەبەر بەرژەوەندی شارەکە ڕێککەوتنێک بکەن کە بتوان پارێزگاریی کوردانی. لە جێگای ڕاکانجبووری دوێنێ وەسفی عاسی عوبێدی سوێنی یاسایی خوارد و بۆ ئەندامی پەرلەمان بۆیە ڕاکانجبووری تا ئەو کاتەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت لە پۆستەکەی دەمێنێتەوە. بەرپرسێکی یەکێتی دەڵێت پارتی هۆکاری مانەوەی ڕاکانجبووریە لە پۆستەکەی، چونکە ئێستا ڕاکانجبووری بەشێکە لە هاوپەیمانێتی نێوان پارتی و سیادە و سەدر. هاوکات چاودێرێکی سیاسی پێی وایە پارتی و یەکێتی گرنگی نادەن بە پرسی کەرکووک، بۆیە پشتگوێیان خستووە. ئەوەی کە خەڵکی کەرکووکی نیگەران کردو و بێتاقەتی کردو و کردوێتە مەوزوع ئەوەیە کە چیە پاڵپشتی لە مانەوەی ڕاکانجبووریەکە. دیارە زۆر بە وازحی ئەو تەحالوفەی کە کراوە لە نێوان سێ کوتلە لە سەدر و حەلبوسی و برادرانی پارتی ئەوان پشتگیری لە مانەوەی ڕاکانجبووریەکەن یا ئەوان هاتوونە قەناعەتیان لە ماوەی ڕابردووە خەمیس خەنجەرە تەنانەت کێشە هەبوو لە بینی ڕاکانجبووری و لە بینی وەسفی عاسی کێشەی زۆر قوڵ هەبوو. ئەوان هاتن فشاریان لێیان کرد و ڕێکیانیان خست و قەناعەتیان پێیان هێنا کە ئەو بڕوات و ئەم بمێنێتەوە. هۆکارەکان خۆمانین، هۆکارەکان حزبە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانە کە ناخۆشیەکانیان وا گەورە کردێتەوە بە تایبەتی لە کەرکووک کە نەتوانن یەکدەنگ بن بەرامبەر ڕاکانجبووری کە پارێزاری کەرکووک بۆ خۆیان دابیر بکەن. دووەمیش گنیجی نەدانی دەسەڵاتی کوردیە بە کەرکووک و ناوچە جێناکۆکەن. زیاتر لە 4 ساڵە دۆخی سیاسی و ئیداری کەرکووک لە دۆخێکی خراپدایە و دەیان نیگەرانی دژی ئیدارەدانی ئێسای شارەکە هەیە. سەرباری ئەو هەموو گرفتانەش یەکێتی و پارتی نەیانتوانی وە کاری جددی لەسەر ئاساییکردنەوەی دۆخی شارەکە بکەن و پۆستە لە دەستدراوەکان بۆ کورد بگێڕنەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.